کە سوکاری سەربەرزی شەهیدان تێکۆشەرە دێرینەکان گەنجە خوێنگەرمەکان زۆر خۆشحاڵم کە لە خزمەتانم زۆر خۆشحاڵم کە لەم دەبەرە تێکۆشەرم لەنێو ئێوەی تێکۆشەر ئێوەی کە قوربانیەکی زۆرتان داوە لە پێناوی ئازادی لە پێناوی دیموکراسی لە پێناوی ئەو مافانەی کە ئەمڕۆ لە دەستوری عێراق پارێزراون ئەو دەستورەی کە بە ڕەنج و خوێن و تێکۆشانی ئێوە و شەهیدە نەمرەکانمان ئەمڕۆ مافی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پاراستووە ئەو دەستورەیە کە ئینشەڵڵا پشت ئەستور بە دەنگ و ئیرادەی ئێوە ئەم دوو بەڕێزە و کاک بەکر بایزیش کە کاندیدی هاوپەیمانی کوردستانە کە حزوری لێرە نییە بەڵام من نوێنەرایەتی یەکەم لێرە لەم قاعەیە کە هەرسێکیان بنێرینە پەرلەمانی عێراق پارێزگاری و بەرگری لە مافەکانی تاک بە تاکی ئێوە و کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن پارێزگاری لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن کە لە دەستور چەسپێنراون بچن بۆ ئەوێ پلانی هاوپەیمانی کوردستان جێبەجێ بکەن ئەو پلانە بریتیە لە چوار خاڵ ئاسانمان کردووە نەهاتووین بەڵێنی بێ بنەماتان پێشکەش بکەین نەهاتووین وعدی گەورە و گرانتان پێشکەشکەین نەهاتوون پێتان بڵین وەکەین و وەکەین و دوای هیچیش نەکەین نەخێر ئێمە هاتووین پێتان بڵین ئەم بەڕێزانە بە متمانەی ئێوە بە ئیرادەی ئێوە ئەچن بۆ بەغا ئەو یەک ڕیزیەی کە ئەمڕۆ توانی ومانە دروستی بکەین لەنێو بزوتنەوەی گۆڕان و یەکەتی نیشتیمانی کوردستان کە دوو هێزی سەرەکی ئەم دەبەرن لە ژێر چەتری هاوپەیمانی بەو یەک ڕیزیەوەمان ئەچین بۆ بەغا تاکو دیفاع لە موچە و بودجەی هەرێمی کوردستان بکەین بەرگری لە شایستە دارایەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین دوای دابینکردنی یەک ڕیزیمان دوای دابینکردنی بودجە و موچەیەکی شایستە خەباتەکەن لە پێناوی بەدەستهێنانی خزمەتگوزاری باشتر بۆ ئێوە بەڕێزان کێشەیەکی زۆرمان هەیە لە کوردستان ڕاستە ڕەنگ بێ هەندێکی لە هەولێرەوە چارەسەر بکرێت بەس بەشێکی زۆری ئەو کێشانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە لە بەغاوە چارەسەرەکرێت لە بەغاوە ئێمە ئەتوانین حەقی هەرێمی کوردستان بپارێزین و ئەو خزمەتگوزاریەی کە شایستەیە بگاتە هەرێمی کوردستان دابینی بکەین و دەستەبەری بکەین بۆیە ئەم بەڕێزانە ئێوە خەمخۆرن ئێوە خەمخوار من خەمخۆر نیم نەخێر ئەم میلەتە خەمخۆرە ئەم بەڕێزانە خەمخۆرن ئەم تێکۆشەرانە خەمخۆرن خەمخۆر زۆرن بەڕێزان بۆیە لە پێناوی یەک ڕیزی لە پێناوی دابینکردنی موچە و بودجە لە پێناوی گەیاندنی خزمەتگوزاری و لە پێناوی گەڕانەوەی سەقامگیری دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان دەنگ بدەن بەم کاندیدە بەڕێزانە دەنگ بدەن بە خوێنی شەهیدان دەنگ بدەن لە پێناوی بەدیهێنانی خەونی هەردوو خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال و کاک نەوشیروانی ڕەحمەتی بەڕێزان لێرە ناوەستین ئەم جۆش و خرۆشە تەنها بۆ ئەم هەڵبژاردنە نییە ئەم هاوپەیمانیە تەنها بۆ ئەوە نییە ئەم کاندیدانە بنێرین بۆ بەغا ئەم هاوپەیمانیە بۆ گەڕانەوەی سەقامگیریە بۆ گەڕانەوەی ئارامیە بۆ کۆتایی هێنانە بە شەڕەپەڕۆ بۆ کۆتایی هێنانە بەو جەوە ناسەقامگیرە بۆ کۆتایی هێنانە بەو ناهاوسەنگیەی هێزەی کە هەیە بۆ ئەوەیە کە ئێمە ئیتر ڕۆژێکی نوێمان لەبەر چاو بێت ڕۆژێکی نوێمان لەبەر دەم بێت بەم یەک ڕیزیەمان خەباتێکی باشتر و جوانتر و پاکتر دەکەین بەو یەک ڕیزیەمان ئێمە نەک هەر سەقامگیری ئەگەڕێنینەوە بەو یەک ڕیزیەمان خزمەتگوزاریەکی باشترتان پێشکەشەکەین بەو یەک ڕیزیەمان چاکسازی ڕاستەقینە جێبەجێ ئەکەین بەو یەک ڕیزیەمان کوردستانەکەمان جوانترەکەینەوە تاکو خەونی ئێوە خەونی تێکۆشەرەکانمان
و خوێنی شەهیدەکانمان بە فێڕۆ نەچێ. بەڕێزان دەیدا تکاتان لێ یەکەم، ئینتیخابات بە جۆش و خرۆش نابرێتەوە. ئینتیخابات بە پڕکردنی قاعەیەکی وا بە ئێوەی خوێنگەرم نەتیجەکەمان بۆ بەدەست ناهێنێت. ئینتیخابات لە ڕۆژی دەیدا بە دەنگی ئێوە یەکلا دەکرێتەوە. بۆیە داواتان لێ یەکەم، یەک بە یەکەی ئێوە ڕۆژی دەیدا ئەو ئەرکە بکێشن، خۆتان ماندووکەن ئەو ڕۆژە، بچن دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان، سندوقەکانی هاوپەیمانی پڕکەن، سەوزپۆش و نیلی پۆشی بکەن لە پێناوی ئازادیەکەمان، لە پێناوی سەقامگیریەکەمان، لە پێناوی ڕۆژێکی گەشتر، هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن. وەکو نەریتێک بۆ ئەم بانگەشەیە، وەکو پەیامێک بۆ ئەم بانگەشەیە حەزەکەم پێکەوە لێرەوە لەم ناوچە تێکۆشەرەوە پەیاممان بگەێنی نەبادینانی دەلالەوە، پەیاممان بگەێنی نەپیرە هەولێر، پەیاممان بگەێنی نە قەڵای شێروانە، پەیاممان بگەێنی نە هەڵەبجەی شەهید، پەیام بڵین کە بە یەکەوە بەهێزترین. بۆیە لە دوای من لە دوای سێ 1 2 3 بە یەکەوە بەهێزترین.